سڵاو لە هەموو هاوڕێیان چای هەمووتان ماچەکەم ئەمڕۆ 11 سەی 2023 طبعا هەموو جارە قەفەزمان ماوە تەواو بێ زۆریشمان ماوە ئەمە چواردەیە لەولا 6مان ماوە ئێشتا دووسێ مەتێرمان ماوە تەواویکەین بەڕێزان ئێستا بووکە سوورەکانمان جیا کردەوە تەوانە زانام یەکەم شت دەموویەوە نرخ چەنە بەڕێزان نرخی جووتی یعنی نێرومەیەک لە $300 بۆ $500 $300 بۆ $500 هەج بەڕێزێک حەزی لێ بوو ئێمە لە خزمەتین ئەوانەی بەڵێنمان پیا بوون ئێمە لە خزمەتین ئەتوانین سەردانمان بکە نرخەکان جووتی لە $300 بۆ $500 مەکانن لاژنێرەکان بوون ئەمە مەکانە نەزمەیە هەج بەڕێزێک حەزی لێ بوو ئێمە لە خزمەتین چاوتا ماچەکەین ژیانی باوەندەی کاردیناڵ گەڕەشی مامۆسایان نزیک فولکەی دەستەکە لە فولکەی دەستەکەەوە بەرەو باڵێن لە شەقامە گشتێکەوە بەرەو کارێ زەوشک کۆڵانێ پێش قوتابخانەی شیرین یا خۆی مەکتەبی شیرین ئەمە ناوانەی خۆمن کە جیامان کرد پێشتە ناڵێم قەفەزەکانمان تەواو نەبوون ئێشتا زۆر ئیشی ماوە لە خزمەتتانام چایە موتاماچەکەم خواتان لەگەڵ